بەڵام بەڕێزان سەبارەت بە سەردانی بارزانی بۆ فەڕەنسا و کۆبوونەوەی لەگەڵ وەزیری بەرگری فەڕەنسا هەڵگورد سەمەد پەیامدێری نارتی لە پاریسەوە لەگەڵمانە هەڵگورد. کۆبوونەوەی بارزانی لەگەڵ وەزیری بەرگری فەڕەنسا بەردەوامی هەیە وایە چ زانیاریەکت لایە سەبارەت بە کۆبوونەوەکە؟ بەڵێ کۆبوونەوەکە لە کاتژمێر ئەمڕۆ ئێوارە لە کاتژمێر 5:30 بە کاتی پاریس واتە 6:30 بە کاتی هەرێمی کوردستان دەستی پێکرد. نزیکەی 40 خولەکی خایاند و کۆبوونەوەکە دواتر کۆتایی پێهات. ئێستا من لە ناو باڵەخانەی سەرۆکایەتی شارەوانی پاریسدام. بارزانی و ئانی دالگۆ سەرۆکی شارەوانی پاریس لەگەڵ دکتۆر فواد حوسێن سەرۆکی دیوانی سەرۆکایەتی لەم هۆڵەی پشتە من لە کۆبوونەوەدان لەگەڵ عەلی دۆڵەمەڕی نوێنەری حکوومەتی هەرێم لە پاریس. نزیکەی 45 خولەک بەر لە ئێستا بارزانی گەیشتە ئێرە و ئێستا لە کۆبوونەوەدان تاوەکو ئێستا کۆبوونەوەکە بەردەوامە و نازانین تەوەری سەرەکیەکەی باز لە چی کراوە جگە لەوانێکەوە ڕاگەندراوە هەروەک دکتۆر عەلی دۆڵەمەڕی نوێنەر حکوومەتی هەرێم بە وەکالەت بە منی ڕاگەاند لەگەڵ وەزیری بەرگری باسییان زیاتر لە کۆنتڕۆلکردنەوەی مووسڵ و هاوکاری فەڕەنسا بۆ هێزەکانی پێشمەرگە کردووە و لە سەرۆکایەتی شارەوانیش باز لە هاوکاریەکانی شارەوانی پاریس بۆ هەرێمی کوردستان بە تایبەتیش بۆ شاری هەولێر دەکەن بە تایبەت لە پاراستنی شوێنەوارەکان و یارمەتیدانی ئاوارەکان و هاوکاریکردنی شارەوانی یاخود پارێزگای هەولێر بۆ پێشخستنی لە ڕووی تەکنەلۆژیای زانیاریەوە بڕیارێکەوە پاشکەمێکی تر سەرۆکی شارەوانی پاریس و بارزانی دیاری بگۆڕنەوە. دواتر ئێمە هەوڵ دەدەین پرسیاریان لێ بکەین لەبارەی ئەو سەردانە و هەروەک دەشزانن سبەی کاتژمێر 5 بە کاتی پاریس واتە 6 بە کاتی هەرێمی کوردستان بارزانی لەلایەن فرانسۆ هۆڵاند سەرۆکۆماری فەڕەنساوە پێشوازی لێ دەکرێت و چاوەڕێ دەکرێت کەواتەوەری سەرەکی ئەو دیدارەش پەیوەندیەکان نێوان هەرێمی کوردستان و کۆنتڕۆلکردنەوەی مووسڵ بێ و باز لە هاوکاریەکانی فەڕەنسا بکرێت بۆ هێزەکانی پێشمەرگە. بەڵێ هەڵگورد سەمەد